سڵاو بینەرانی خۆشەویست، ئەم جارە هاتینە وڵاتان بە بابەتێکی نوێ، هیوادارم بەدڵتان بێ. با دەست پێ بکەین. قەوزە زۆر جار ڕووەکێکی بچووک شێوەیەک لە بەرەی سەوز لەسەر زەوی دروست دەکەن. زۆربەی ئەو ڕووەکانە قەوزن، بەڵام قەوزەکان نە ڕەنگیان هەیە نە گوڵ، بەڵکو ڕیشاڵێکیان هەیە لەسەر گڵ یان لە ناو گڵدا دەڕوێن کە ئاو مەوادی نەئەندامی کانزایی لە گڵەوە دەمژن. هەروەها سیستەمێکی تایبەتیشی نییە بۆ گواستنەوەی ئاو لە ناو خۆیدا وەکو چۆن ڕووەکە گەورەکاندا هەیە. لەبەر ئەوەی قەوزە لە شوێنی شێدار و سێبەردا دەڕوێت، هەندێک قەوزە لەسەر ئەو بەردانەش دەڕوێت کە شێیان هەیە، بەڵام کاتێک بەردەکە ئاوی نامێت و وشک بکات، قەوزەکەش وشک دەبێتەوە بەڵام نامرێت. کاتێکی شێ بۆ بەردەکە دەگەڕێتەوە، جارێکی تریش قەوزە دەبوژێتەوە و زیندوو دەبێتەوە. سەدەها جۆر لە قەوزە هەیە، بەڵام بەناوبانگترینیان قەوزەی سپیەکە کە تەلەیەکی سەوز لە شێوەی ڕاخەرێک لە دەمبوز لەسەر زەویە شێدارەکان پێک دەهێنن. قەوزەی خپ کە ڕەنگێکی سەوزی مەیلە و خۆڵەمیەکی هەیە، لە خاکی زۆنگاوەکاندا دەڕوێت لەگەڵ ئاوی گۆما و دەوری دەریاچەکان و دەریاچە بچووکەکاندا. گەڵاکانی خانەی زۆری تێدای وە شێوەی لە شێوەی بەرمیل دەچێت کە یارمەتی ئاومژین و پەسیسە کردنی دەدات. لە سەرەتای ساڵەکانی جەنگی جیهانی یەکەمدا بۆ مەبەستی برینپێچی بەکان هێنراوە و هەروەها ڕاخەرێکی زۆر باشیشە بۆ ئەو حەوزانەی کە بۆقی تێدا دەژیت. قەوزەی خپ لە قەوزەی ڕزی و ڕۆکەکانی تر پێک دێت، کاتێکیش وشک دەبێتەوە لە زۆر وڵاتدا وەکو سوتەمەنی بەکاری دەهێنن.